سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی لە کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا چی کراوە بۆ ئەم پرسە گفتوگۆکەی لەگەڵ بەڕێز حاکم ئەحمەد ئەنوەر سەرۆکی دەستەی دەستپاشی. بەڕێز حاکم ئەنوەر بەخێر بن. لە کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستاندا بۆ ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی چی کراوە؟ زۆر سپاس بۆ میوانداریە. مەڕێستان راپۆرتەکە بەشێکی زۆری هێڵە گشتەکانی خستە ڕوو. دیار دەستەی دەستپاچی پێشتر لە نزیکەی 10 ساڵ دەست بەکار بووە، بەڵام 5 ساڵی ئەخیری تەبعاً هاوکات بوو لەگەڵ تەمەنی کابینەی نوێم. خاڵە گرنگەکان باس کراوە، بەڵام ئەوەی کە حکوومەت خۆی لە هێڵە گشتیەکان باسی کرد بابەتی بە دیجیتالکردن، باشکردنی خزمەتگوزاریەکان و دەرچواندنی یاسای چاکسازی کە کۆمەڵک سەکتەری گرنگ لە خۆ دەگرێتەوە. تەمەن لە دنیادا دوو جۆر دژایەتی گەندەڵی هەیە کە ئێستا خاڵی ئەساسیان کە خۆپارێزیە لە گەندەڵی سەرجەمە بەرنامەی حکوومەت کردوێتی و کە ئێستا دەیکا لە ئەلکترۆنیکردنی خزمەتگوزاریەکان لە سیستەمی بانکی لە ئێستا بەرنامە هەیە بۆ بە دیجیتالکردنی باج و تا دەگەینە کۆتایی دروستکردنی یەک ڕقمی ئەلکترۆنی بۆ هاوڵاتیان کە هەم بایۆمەتری و هەم کارتی نیشتیمانی و هەم باجی زەریبی هەم بابەتەکان لە یەک پێناس کۆ بکاتەوە. ئەوە ڕەنگە لووتکەکەی تێ تەسەوڕەکەم لە 2 تا 3 ساڵی داهاتوو حکوومەت بیگاتێ دەبێت ئەوەی کە ڕێگری لە کۆمەڵک بابەتی گەورە بگرێ، خۆ لە دزینەوە لە باج بێ، خۆ سپیکردنەوەی پارە بێ، بەتەبەت بەرپرسە باڵەکانی هەرێمی کوردستان کە پێی یاسای دەستەی دەستپاشی لە سەریانە فۆرمی ئاشکراکردنی سەرۆک و سامان هەر کارێکی کڕین فرۆشتن بکەن و ڕوونتر دەبێتەوە. کەواتە بەشی زۆری کارەکانی حکوومەت ئەوەی تا ئێستا کراوە ئەوەی لە داهاتوودا تا ئەو کاتێک کە کابینەی داهاتوو تشکیل دەبێت خۆ دەزانی ئێمە لە سەربەندی هەڵبژاردننی خۆلی تازای پەرلەمانی کوردستانین دەچێتە خواوە. خاڵشی گرنگتر کە بەڕاستی بەهێزکردنی چاودێری ناوخۆیە، چاودێری ناوخۆی وەزارەت و داوام دەستگاکان خاڵێکی گرنگە. بۆ ئێستامە لە هەرێمی کوردستان فەرمانگەی هەماهەنگی بە دوواداچوونمانەیە کە ئەو ئیشە دەکات و ئیشە دەکات ئەو بڕیارانی کە لە ئەنجومەنی وەزیران دەرچی ئەو فەرمانگەیە بە هاوبانگی لەگە وەزارەتەکان جێبەجێ دەکات. لە هەموو دنیا سێ خاڵی گرنگەیە: بوونی پەرلەمان وەکو دەستگایەکی گرنگی چاودێری و یاسادانان، بوونی چاودێریەکی بەخوەت و بەهێزی موسسات ئەنجومەنی وەزیران وەزارەتەکان، لەگەڵ بوونی ژمارەیەک دەستگای چاودێر لە دەروێ مەسەن ئێمە لە هەرێمی کوردستان هەر یەک لە دیوانی چاودێری دارایمانەیە کە کۆنترە لە 2007ەوە لە هەرێمی کوردستان دەست بەکار بووە، دواتر دەستەی دەستپاچی کە دوای 2004 دەست بەکار بووە. کاتە ئەو سێ میکانیزمە دەبێت پێکەوە بە گونجاوی ئیش لەسەوە بکەن کە خاڵی باش و گرنگ ئەوە بە لە تەمەنی ئەو حکوومەتە ئەو هەماهەنگێ لە ئاستێکی زۆر باشدا بووە. واتە ئیشی ئێمە لەگەڵ ئیشی دیوانی چاودێری لەگەڵ ئیشی پەرلەمان تا خۆری پێنجەم لە ئاراب و کاری دەکرد لەگەڵ چاودێری حکوومەتە هەمووی پێکەوە دەبنە ئەوەی کە فعلەن کەرتی بڵێن بابەتی خۆپارێزی گەندەڵی بەرەو پێش بەرن و چەند خزمەتگوزاریەکان بە دیجیتاڵی بکرێن تەماس دەبێنی ئێمە و هاوڵاتی بڵێن هاوڵاتی و فەرمانبەری ڕسمی کەم بێتەوە. بە تەئکید ئەوە دەبێتە هۆی ئەوەی کە فرسەتەکانی دروستبوونی گەندەڵی کەمکردنەوەی ڕۆتین نەبێتە هۆی کەمکردنەوە. خاڵی تر کە ڕەنگە زۆر ئیشی حکوومەت نەبێ ئیش بە سوپاس و هاوکاری کراوین بابەتی لێکۆڵینەوە لە کەیسەکانی گەندەڵیە. کەیسەکانی گەندەڵی خۆ دەزانین تاوانەکانی گەندەڵی نەمێژە تاوان، بەرتیل تاوانە، اختیلاس دزین داهاتی گشتی تاوانە، خراپ بەکارهێنانی دەسەڵات تاوانە. ئەو هەم لە یاسای سزادانی عراقی ساڵ 1960 هەموار کرا و هەم لە یاسای ئێستا دەستی دەستپاچی کە تاوانی دەستکەوتی ناڕەواشی تێدا. ئەوش کارێکە دەستەی دەستپاچی دەکات پێشووتر لە ڕێگا دادگاکان کرابوو بە تەکیدی ئەوش ببێت بەبێ هاوکاری و تەسهیلاتی تەواوی ئیداراتی حکوومەت ناکرێت. تۆ کە کەسێک لە وەزارەتێک لە فەرمانگەیەکە دەبێت ئەو فەرمانگە هاوکارت بێت. کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان هاوکارتان بووە لەو بابەت لە هەر باش لە خۆپارێزیەکە ئەوە هەموو بەرنامەکان دەستە ئەو چوارچەوەی کە بۆم باسکردن و لووتکەکەشی ئەو استراتیژیە نیشتیمانیە بوو کە لە 2021 ئیقرار کرا. بەڕاستی ئەو خاڵێکی گرنگ بوو. ئەو راپۆرتی ئەم ساڵ کرا ئێمە ناڵێن چکە خۆمان ئیشەکەمان کردو، بەڵام هەروتەکانی تۆماسی لە سەفیری باڵیۆزی یەکێتی ئەوروپا تەبەن بە سوپاوتی راپۆرتەکەتان نایابوو و من دوای ئەوە بە هەفتەیە لە مناسبەیەکی نەزاهی عراق حاضر بووم. بەڕاستی لەلام هەموو ئامادەبووان کەوتاریە و پاش ئەوەی بە خێراتنی سەرۆکی دەستی دەستپاشی عراقیت بە خێراتنی نیشی کردو. جارش کەش لەوە وتی من هەفتەی ڕابردوو لە کوردستان بووم، راپۆرتێکی زۆر تێر و تەسەل و هەمەلایەنەم بینی. ئەو ئیستراتیژی حکوومەت و موسسات جێبەجێ دەکات. دەستەی دەستپاشی تەنها چاودێر دەبێت بەسەریەوە. واتە کۆی راپۆرتەکان لیژانی فەرعی لیژانە باڵاکان لە هەموو وەزارەتەکان دامەزراون کە ئەو خاڵەشی گرنگە تەبەن بەبێ هاوکاری و بەبێ ئیرادەی باشی حکوومەت ممکن نەبوو ئەو راپۆرتە بێتەتی. کەواتە کارەکانی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان
لە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و ئەنجامدانی چاکسازی جێگەی ڕەزامەندی کۆمەڵگەی نێودەوڵەتیشە؟ ئەوەی کە خۆتەزانەوە دەتوان بگەڕێنەوە ئەرشیفەکە ئەو راپۆرتە خەنگاوەکی باش بوو. من دوێنێ قۆنسولی بە ئەمریکام لاوە ژێک لەوانە بکە حاضر بلە مناسبەکە دیسان زۆر ئاماژەی بە راپۆرتەکەدا وتی چ دەکەن وتمەوە راپۆرتی 2022 ئەوە بوو 22 بوو 24 و ڕەنگە لە ناوەڕاستی 25 راپۆرتی دووەممان دەبێت زۆر باشی کرد. تەبانەوە وەکوتم ئیشەکان دەبی هەموو بەدەستە جەمعی پێکەوە بکرێت. مؤسساتی چاودێری مؤسساتی دژنیە بۆ حکومەت مؤسساتی هاوکارە بۆ حکومەت کەواتە بۆ وەکوتم ئەو سێ میکانیزمە لەگەڵ ئەو کارانی کە دەکرێت پێم وایە دەتوانێت خاڵی باشتر بێنێتە دی بە ئامانجی ئەوەی کە حکومەتێکی کاراتر و بە کوتی بە ئەلکترۆنی کراوترمان هەبێ هاوڵاتی هەرێمی کوردستانیش شاری ئەوەیە کە لە هەموو خزمەت گوزاریەکان هاوشێ وڵاتانی دەوروبەری خۆمان بتوانێت سوودمەند بێ و ئەو پرۆسەیە کە ئێستا شێ لە مۆزوعی ڕات بوو ئەوانە ڕاستە پرۆسەکە لە سەرەتایە و ئێستا زۆر کێشەی ئاستەنگ ئەوانەیە. من هەفتەی ڕابردوو لە بەغدا بووم وتیان ئێمە چەند ساڵمان ویستووە 7 ساڵمان ویستووە تا بەتەواوی توانیمان تەوتین ڕەواتە بکەین. ئەگەر ئێوە بتوان لە خلای ساڵێکە ئەو پرۆسەیە بکەن بە تەئکیدەوە خاڵێکی گرنگ دەبێت بۆ ئەوەی هەم کەمکردنەوەی ئەتیمان لەسەر پارە هەمیش ئەوەیە کە من فەرمانبەرێکی کردی گشتی مەستا فەرمانبەرێکی پڵە باڵام حسابێکی باقیم لایە زۆر بە ئاسانی دەتوانێت بنێم لە چ ڕۆژ پارەم سەحب کردووە ئەگەر تەبان جیازەکانی دەفع ئەلکترۆنیش لە هەموو شوێنەکان هەبێ چیم کڕیوە ئەمڕۆ لە شوێ شتم کڕیوە کە جۆرێک لە چاودێری هەمیش ئاسانکاری ئەوڕۆ ئاسانکاران لە دنیادا بوونەتە خاڵی یەکلایکەرەوە لە بابەتە. بەڵێ سەبارەت بە ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی و چاکسازی ئەم پرۆسەیە تا چەند دژایەتی کرا؟ هەموو پرۆسەیەک کاتێک کە تۆ قانونی چاکسازی دەرچوو بە چاکسازیکردن لە وەزیفەی کرد گشتی لە خانەنشینی لە موچەی باکورتی زیندانی سیاسی لە تەقاعودی پێشمەرگە تۆ کە ئەو قانونە دەرچوو تۆ ئاعتراف بکەی کە تو لە پێشووتر سەرپێچی هەبووە. هەموو ئەوانەی کە سوودمەند دەبن بە ناتەبعیلەوە بە تەکید پێیان ناخۆشە. خەڵکێک کە ڕاتبێکی وەکو پێویست ڕاتبێکی وەرگرتووە مستحقینە بووە یاخود پلەیەکی وەزیفی دراوەتێکە مستحقینە بووە ئەکید پێی خۆش نیە وەری بگرێتەوە. بەڵام لێرەدا وەکو باسم کرد زۆر تەرکیز دەست ئەوە بکرێت کە مەسەلەکە دادپەروەریە. من و تۆ پێکەوەین خەریجی 1 ساڵین پێکەوەشدا مەزراوین ئیشەکانیشمان وەکو یەکە ناکرێ ئەمن پلەیەکی وەزیفیم دووسێ پلە لە تۆ زیاتر بەبار هۆکارێک بێت. ئەگەر فەرمانبەرێکی زۆر نمونەی ئەو دەکەی لە ڕێگەی سوپاس و ڕێزینا خۆ دەزانەوە سیستەمی ئیداریە لەبەر ئەوە بە تەئکید هەموو جارێکمان تەرکیز لەسەر ئەوە بکرێت مهم نییە چەند پارە بۆ حکومەت یاریێمی کوردستان دەگەڵ هەرچەند ئەوەش مهمە لەو ئەزمەی اقتصادی بەڵام ئەوەی کە مهمترە دادپەروەری لە بابەت لەبەرەوە بە تەئکید پرۆسەی چاکسازی دائیمەن دژوایەتی زۆرە و دژایەتیش بچووکەتنی بە لەون و ڕەنگ و بیرباوەڕشی سیاسی دیاریکراوی هەموو ئەوانەی ئەمڕۆ خۆش دەزای لەبەرەوەی سۆشیال میدیا کاریگەری لەسەر بەڕێوەچوونی پرۆسەکە بێ خۆی دەزانین چۆنە پرۆسی چاکسازی لە کوردستاندا پێم وایە چاکسازی ڕیشەی لە کەرتی گشتی کە کابینەی حکوومەتی پێنج بە باشی دەستی داوەتەوە پێش ئەویش کۆمەڵێک هەوڵ هەبووە پێویستی بەڕاستی بە کۆدەنجێکی نیشتیمانی هەیە. یعنی سەرۆک ئەنجومەنی وەزیران چەند من هیچ گومان بە دڵسۆزی ئەو وەزیرەکان و بەڕێزەکانی تر نییە بۆیە مەسەرەن تۆ بتەوێت کەرتی گشتی لە هەرێمی کوردستان جایشکە هەیکەلە بکەوە ئەو هەوڵانەی کە دراوە هەموو هەوڵی زۆر باشن بەڵام پێم وایە دەبێت ئەو هەوڵانە لە حکوومەتی داهاتوو تەواو بکرێت. ئەو بناغی ئێستا دادەنرێ ڕەنگە زۆر نەتیجەکانی وا بە زووی دەرنەکەون چونکە چاکسازی کە تۆ 2 ساڵ 3 ساڵ خەریش دەبێت ڕەنگە لە مەدای 4-5 ساڵی داهاتوودا لە هەندێک کەرتی تردا نەتیجەی دەرکەوێت. هەموو پرۆسەیەکی بەبێ ئاستەنگ و دوژمنایەتی و بۆ چوونی جیاواز و وەکو گوتشم کە قەزێکە ڕەتی بە بەرژەوەندی هەبوو بە تەئکید بەرژەوەندی لێدانی بەرژەوەندی هەر کەسێک بێ 2 بێ 10 بێ 1000 بێ بە تەئکید پرۆسەیەکە ئەوڕۆ زۆر بە ئاسان دەتوانین مەقاوم بکرێت ئەوڕۆ لە سایبوونی سوۆسیال میدیا چونکە یەک کەس ئەوڕۆ دەتوانین 10 حساب لە سوۆسیال میدیا بکاتەوە لەسەر هەموو شتێک بە ئێتراز بکات جاگەتەوە قسەت لەسەر هەزاران بێ دەتوانیت تەوەقع بکەیت 10,000 حساب بوو زۆرها شو تەوەقع بکەیت بەڵام ئەکید پرۆسەی حکومداری لە هەموو دنیادا پرۆسەیەکە پرۆسێکی قورسە و لە کاتی قەیرانەکانیش قورستر دەبێت واتە ئیدارەکردنی وڵات کە کاتێک تۆ پارێکی زۆر تێ داهاتێکی زۆر تێ پرۆسەکە زۆر ئاسانن چۆ داهاتەکە هەیە دابەشی دەکەیت و کێشە نییە بەڵام لەو قەیرانە یەک بە دوایەکانی کە تووشی حکوومەتی هەرێمی کوردستان بوو چ لە 2014 لە بڕانی موجە بووجە لە بەغدا داهاتنی تیرۆریستانی داعش لە پرۆسەی لە قەیرانی کۆرۆنا لە کێشەی موچە تا ئێستاکە خۆ دەزای لەگەڵ بەغدا بە شێوەیەکی تاوا نەبووە بە تەئکید زروفەکە قورستر دەبێت لەبەر ئەوە ئەکید تەحەداتەکان گەورەترەوە بێت بۆیە. بەڕێز حاکم ئەحمەد دەنۆر سەرۆکی دەستەی دەسپاکی لە ستۆدیۆ ئامادە و سوپاس بۆ ڕوونکردنەوەکانتان بەخێرات. سوپاس.